سەربازە ملیۆنیەکە. مرۆڤەکان هەمیشە بۆ پاراستنی سنوورەکانیان یاخود بۆ داگیرکردنی سنوورەکانی دراوسێیان جەنگیان بەرپا کردووە. لە جەنگ و ڕوبەڕووبوونەوەکانیشدا هەمیشە کەسانێکی زۆر بوونەتە قوربانی و کەسانێکیش لە نێو ئەو جەنجاڵی و کوشت و بڕەدا کارێکیان کردووە کە بوونەتە جێگەی باس و خواس و نازناویان لە مێژوودا ماوەتەوە. ئەنابێڵ مێڵهایس یەکێکە لەو سەربازانەی کە ناوی لە مێژوودا تا هەتایە دەمێنێتەوە. لە نۆی تەموزی ساڵی 1995 لە گوندی ڤالۆنگۆ لە باکووری پورتوگال منداڵێک لەدایک دەبێت. لە ماوەی جەنگی جیهانی یەکەمدا یەکێک بوو لەو سەربازانەی کە خاوەنی زۆرترین مەدالیا بوو، لەوانەش مەدالیای سەربازی، ئازایەتی، وەفا و لێهاتووی. لە ساڵی 1970 دەچێتە ڕیزی سوپای پورتوگال. دوای ساڵێک بەشداری دەکات لە چالاکی جۆرجێت یاخود دەتوانین بڵین جەنگی لیس کە چالاکیەک بوو سەربازەکانی سوپای بەریتانیا و پورتوگال لە ناوچەیەک لە بەلجیکا یەکیان گرت بۆ ڕوبەڕووبوونەوەی هێرشەکانی ئەڵمانیا. لە ماوەی جەنگەکەدا زیاتر لە 1800 سەربازی پورتوگالی کوژران و نزیکەی 5000 سەربازیش لە هەردوو لە بریندار بوون. ئەوە ژەلێکی باش بوو بۆ ئەوەی سوپای ئەڵمانیا هێرشەکانی بۆ سەر هەردوو لە چڕ بکاتەوە و نەهێڵێت پاشەکشە بکەن بۆ ئەوەی زۆرترین زیانیان لێ بدات. لەو سەنگەرەی کە ئەنابێڵی لێما بوویەوە هەموو سەربازەکان کوژران. ئەنابێڵ لەو چالاکیەدا بەرپرس بوو لە چەکی لویس. لەو کاتەی کە سەربازە پورتوگالیەکان و بەریتانیەکان دەکشانەوە ئەو چەکەی بەکاردەهێنا و زیانێکی زۆری بە ئەڵمانیەکان دەگەیاند بەهۆی ئەوەی بە تەنها مایەوە ئەڵمانیەکان بڕیاریاندا کە گەماروی بدەن. بەو شێوەیە بۆ ماوەی 3 ڕۆژ بە گەمارۆدراوی مایەوە، بەڵام ئەو هەر بەردەوام بوو لە بەرگریکردن تا دواتر لەلایەن فەرماندەیەکی سکۆتلەندیەوە ڕزگار دەکرێت. لە دوای ماوەیەک لەو جەنگە جارێکی تریش لە جەنگێکی تردا بە هەمان شێوە بە تەنها ڕۆڵێکی زۆر گەورە دەبینێت لە ڕوبەڕووبوونەوەی ئەڵمانیەکاندا کاریگەر دەبێت. وا دەکات کە سوپای بەلجیکا بەبێ ئەوەی هیچ بریندارێک بدەن لە جەنگەکەیە بکشێنەوە. لە دوای ئەو جەنگە ئەنابێڵ بوو بە خاوەنی بەنرختین مەدالیای سەربازی پۆرتوگالی کە ئەو کات ئەو مەدالیایە بورج و شمشێر بوو. هەروەها لەلایەن فەرماندەی سوپاوە بەوە ناسێنرا کە ئەو کارەی ئەو ئەنجامی داوە هاوتای کاری ملیۆنێک سەرباز بووە، بۆیە نازناوی سەربازی ملیۆنیان پێبەخشی. لە دوای مردنیشی لەلایەن سەرۆکی شارەوانی پۆرتوگالەوە ماڵەکەی نۆژەن دەکرێتەوە و دەکرێتە مۆزەخانەیەکی بچووک بە مەبەستی ئەوەی کە ئازایەتی و پاڵەوانێتیەکەی وەک هێمایەکی سەرکەوتن و شانازی بۆ هەمیشە بمێنێتەوە. ئەنابێڵ بەو توانە و لێهاتوویەی کە پێشکەشی وڵاتەکەی و مێژووی کرد بۆ هۆی ئەوەی چیرۆکەکەی بۆ هەمیشە بمێنێتەوە و چیرۆکەکەشی ببێتە هەوێنی بەرهەمهێنانی چەندین فیلم.